بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله محمد الأمين وعلى آله وأصحابه أجمعين. بەڕێزان خۆشەویستان فێرخوازانی بەڕێز خوشکان برایانی بەڕێز سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادومانین لە زنجیرەی دەیەمین دەگەینەوە بە خزمەت ئێوەی بەڕێز لە تەفسیری جوزئی عەممە. ئێستا دەگەینە سوورەتی ئەلئینفیطار. سوورەتی ئەلئینفیطار یەکێشترە لە سوورەتەکانی جوزئی عەممە. پێناسەی سوورەتەکە ناوی سوورەتی ئەلئینفیطارە. وشەی ئینفیطار واتە پارچە پارچە بوون و لەت بوون. کەلیمە ئینفەتەڕە واتە شەق شەق بوو پارچە پارچە ببیتن. ژمارەی ئاەتەکانی 19 ئاەتە. سوورەتێکی مەککیە لە شاری مەککەی پیرۆز دابەزیە. زنجیرەی 82مین سوورەتی قورئانی پیرۆزە و لە دوای سوورەتی ئەننازیعات ئەو سوورەتە پیرۆزە دابەزیوە. ئەو بابەتانەی لەو سوورەتەدا باس کراوە. لەو سوورەتە پیرۆزەتە باسی چەند ڕووداوێکی ترسناک و زۆر کاریگەر و ناخۆش دەکات لەو ڕووداوانەی لە ڕۆژی قیامەت ڕوودەدات. دووەم بابەتی دووەم باسی دروستبوونی مرۆڤ و لە خۆبایی بوونی ئەو مرۆڤە دەکات. یعنی خوای گەورە باسی دروستبوونی ئەو مرۆڤە دەکات، چۆن دروست بووە و لەبەر چی ئەو مرۆڤە لە خۆبایی دەبیتن، هۆکارەکەی چییە. خاڵی سێم بابەتی سێم لەو سوورەتەدا باسی ئەو مرۆڤە دەکا کاتێک کە زۆر بەڕێزە بەوەی کەوا چاودێرێکی لەسرە لە فریشتەکانی خوا هەرچی دەیکەن لەسەریان تۆمار دەکرێت بەهۆی ئەوەوە کە هەست دەکەن فریشتە چاودێریانە و شتیان لەسەر دەنووسن ئەوانە خراپەی ناکەن و چاکەی دەکەن. بابەتی چوارم لەو سوورەتە پیرۆزە خوای گەورە سوبحانەهو وەتەعالا باسی ئەو لێپرسینەوە و چاودێریەی ڕۆژی قیامەت دەکاتن کەوا چارە نووسی مرۆڤەکانی پێیەوە بەندە کە لە ڕۆژی قیامەتێ هەر کەسێک هەست بەوەی بکە چاودێرێکی لەسرە خوای گەورە دەیبینی بە گەورەی خۆی و دوو فریشتەی چاکە نووسین و خراپە نووسینی هەمیشە لەسەر لای ڕاستە چاکەی لەسەر دەنووسێ، فریشتەی لای چەپا هەر گوناهێکی بکە لەسەری دەنووسێ. کاتێک هەست بەوە دەکا ئەو ئینسانە دوور دەکەوتەوە لە گوناه، تەنها چاکەی دەکا و خۆشی بە دوور دەگری لە گوناه و تاوان. مانای هەندێک لەو وشە پیرۆزانەی ئەو سوورەتە. وشەی ئینفەتەڕەت واتە لەت بوون، ئینتەفەڕەت واتە هەڵوەرین و ڕۆناچیان نامینێت. فوجیڕەت واتە دەتەقێنرێتەوە، واتە بەحرەکان هەمووی دەتەقێنرێتەوە و ئینفیجار دەکات. بوعثیڕەت واتە زیندوو دەبنەوە، قەدەمەت چی کردووە یان چی پێشی خۆی خستووە، و ئەخەڕەت چی پاش خستووە و یان چی نەکردووە. غەڕەکە فریوی داوی، فعەدەلەک ڕێکی خستووی، ڕەکەبەک دروستی کردووی، یەومەددین ڕۆژی تۆڵە و سزا و پاداشت. یەسڵەونەها دەخرێنە ناویەوە یان فڕی دەدەنە ناوی. بیغائبین دەرناچن. چوارەم ئێستا دەینە سەرمانە و تەفسیر و لێکدانەوەی ئاەتەکان بە تێر و تەسەلی. خوای گەورە سوبحانەهو وەتەعالا باسی کۆمەڵێک لەو ڕووداوانەمان لێ دەکا کە لە ڕۆژی قیامەت ڕوودەدا. خوای گەورە سوبحانەهو وەتەعالا ئەو جارە باسی ئاسمانمان لێ دەکا. ڕووداوەکانی ڕۆژی قیامەت خوای گەورە لە هەر سوورەتێک بە شێوەیەک باز دەکا. لە سوورەتی تەکویر کە لە پێشی ئەو سوورەتەی بوو لە ڕۆژ لە خۆر دەستی پێکرد، فەرمووی ئیدە الشەمس کوویڕەت. لێرە لەو سوورەتەدا خوای گەورە باسی ئاسمان دەکا، دەفەرموێ ئیدە السەماء انفەتەڕەت، دەفەرمێ ئەی عەبد و بەندەکانم، ئەی خەڵچینا ئاگادار بن وشیار بن کاتێ لە ناکاو ئەو ئاسمانەی دەیبینی کە زۆر بە تۆکمە، زۆر بە توند و تۆڵی، زۆر بە ڕێک و پێچی خوا خەڵقی کردووە، لەوەتەی ئێمە هەین و ئەو ئاسمانە دەبینین بە یەک شەکل و بە یەک شێوە و بە یەک شێواز ڕاوەستاوە، بیغەیری عەمەد، بەبێ هیچ ئەستونگەک، بەبێ هیچ کۆڵەگەیەک ئەو ئاسمانە ڕاوەستایە. بەڵام کاتێک کە خوای گەورە بڕیار دەردەکا دەبێ سیستەم و نیزام بگۆڕێ، ئەو دنیای ئێستا ئێمە تێیدان ببێتە دنیایەکی تر. بۆیە سیستەم و نیزامی ناوبوونەوە هەر هەمووی دەگۆڕێ. بۆیە سەرەتا لە ئاسمانەکان کاتێک جاذبیە لە بینی عەرد و ئاسمان نامینێ، ئەو ئاسمانە
لەت دەبی شەقار دەبی پارچە دەبیتن وەکو خوای گەورە دەفەرموێ سبحانه وتعالى يوم تشقق السماء بالغمام ونزل الملائكة تنزيلا خوای گەورە دەفەرموێ سبحانه وتعالى لە ڕۆژی قیامەتێ ئەو ئاسمانە تەشەقق پارچە دەبی لەت دەبی ئینجا مەلائیکەتەکانی ئاسمانی لێ دێنە خوار لە دواییدا خوای گەورە دەفەرموێ دوا بە دوای ئەوەی ئاسمان کە جاذبێتی نامینێ ئەو هاوسەنجیەی کە هەیە لە بەینی ئاسمان و هەموو بوونەوەرەکانی تر ئەوەی لەناو ئاسمان هەیە و ئەوەی لەسەر زەوی هەیە نامینێ بۆیە هەرچی ئەستێرەی ئاسمانە دادەڕژێ هەرچی ئەستێرەی ئاسمانە هەڵدەوەرێ هەرچی ئەستێرەی ئاسمانە ڕۆناچی نامینێ وئیذا الکەواکب انتەثەرەت لەو ڕۆژەدا کە ڕۆژی قیامەتە کاتێ دەبینی ئەو ئەستێرانەی ئاسمان هەر هەمووی چی لێ دێ انتثرت كلمة انتثار واتە پەرش و بڵاو دەبیتن واتە بڵاو دەبنەوە هەر یەکە ورد و خاش دەبی و هەر یەکە بەلایەکدا دەڕوا ئەستێرەکان لە ڕێڕەوی خۆیان دەردەچن تێک و پێک دەچن لێیە تەمەشا دەکەی هەرچی ئەستێرەی ئاسمانە ڕۆناچی نامینێ ئەو جوانیەی بە ئاسمان دراوە نامینێ ئەو ئەستێرە هەر هەمووی دادەڕژێ و دەکەوتە خوارەوە کەوا ئەستێرەی هەیە کە ئەستێرەی وا هەیە چەندین و چەندین جار بە قەدرایی زەوی زۆر لە زەوی گەورەتریشە لە دواییدا خوای گەورە دەفەرموێ سبحانه وتعالى ئینجا وئیذا البحار فجرت وەکاتێک دەبینی ئەو بەحرە و دەریا و ئەو هەموو ئۆقیانوس و ئەو هەموو زەریانە کەوا 171 سەر ڕووی زەوی ئاوە هەر هەمووی کە ئاو سیستەمی خۆی لە پێشتر لە دوو ماددە پێک دێتن کە ئەویش بریتێ لە ئۆکسیجین و هایدرۆجین لەو دوو ماددە پێک دێ یەکەچیان سوتێنەرە یەکەچیان یارمەتیدەری سوتانە بۆیە کاتێک کە خوای گەورە سوبحانه وتعالى ئاوی لەو دوو ماددە دروست کردووە لە ڕۆژی قیامەتی ئەو دوو ماددە لێک دەبتەوە بۆیە بەحرەکان گڕ دەگری وئیذا البحار فجرت دەتەختەوە وەکو لغم وەکو بۆمبی زۆر گەورە هەر هەموو ئەو دەریانە دەبێتە یەک پارچە لە ئاگر ئینجا خوای گەورە دەفەرمێ سوبحانه وتعالى کاتێک سیستەمی ئاسمان تێکچوو سیستەمی زەوی تێکچوو ئەو عەردە دێتە لەرزین هەرچی لە ناو ناخی زەویە لە دوای نەفخی دووەم کە لێ دەدرێ هەر هەمووی دێتە دەرەوە وئیذا القبور بعثرت ئەو قەبرانە ئەو گۆڕانە لە باوکە ئادەمەوە کە یەکەم خەڵقی خوایە کە خوا خەڵقی کرد حتا ئاخر کەس کە لە سڕووی ئەو زەویە کۆتایی پێدێ و دەمریتن هەر هەمووی لەسەر زەوی دێتە دەرێ ئەو عەردەی ئێستا ئەمە لەسەری دانیشتووی ڕەنگە بنمان چەندین هەزارەها خەڵکی تێدا نێژرابی لێ لە ڕۆژی قیامەتێ لە هەر پارچە زەویەک لە هەر بستە زەویەک بە هازارەها خەڵکی تێدا زیندوو دەکرێتەوە سبحان الله وئیذا القبور بعثرت لەو کاتدا گۆڕەکان هەر هەمووی ژێرا و ژوور دەبیتن گۆڕەکان شەق دەبا خوای گەورە ڕوح دەداتەوە بەر ئەو لاشانە ئەو مرۆڤانە هەمووی زیندوو دەبتەوە باوەڕدار بێباوەڕ چاکەکار خراپەکار باش خراپ ژن پیا و منداڵ هەرچی هەیە کەوا ڕوح لەبەربی لە ڕۆژی قیامەتی هەر هەمووی زیندی دەبتەوە ئینجا خوای گەورە دەفەرمێ لەو کاتەدا ئەو خەڵکەکە لە گۆڕەکانیان دێنە دەرێ ئەوەی بیری دەکەوتەوە یەکەمین شت چییە عەلیمەت نەفس ما قەدەمەت وەئەخەرەت هەموو ئینسانێک لەو کاتە بە بیری دێتەوە خەیاڵی خۆی ما قەدەمەت چی پێشکەش کردی لە بۆ ئەو ڕۆژە چ کارێکی باشی کردیە ما قەدەمەت چ زاد و زەخیرەی ناردیە لە بۆ ئەو ڕۆژە پڕ لە سەختی و ناخۆشە کە ڕۆژی قیامەتە کە لەو ڕۆژەدا يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم هیچ ماڵک هیچ سەروەت و سامانک هیچ کوڕ و منداڵ و نەوەیەک داد نادا سوود و قازانجی نییە لە بۆ خاوەنەکەی إلا من أتى الله بقلب سليم مەگەر کەسێک بەدڵەکی پڕ لە ئیمان بەدڵەکی پاک بەدڵەکی پڕ لە خواترسی گەڕابتەوە خزمەت خوای گەورە لێ لەو کاتەدا ئینسان بیری دەکەوتەوە ما قەدەمەت
چی کردیە چی پێشقستیە ئەها تەماشاکە بەڕێزان و خۆشەویستان چەند میهمە ئینسان کارێکی چاکە دەکا دەبێ بزانی هەر چاکەیەک وەکو لایتەکە کە لە پێشە خۆتی دێ خۆتی پێڕۆناک دەکەێت پێشە خۆتی پێڕۆناک دەکەوە ئەگەر لایتەکەت پێوی ئەو هە لە پشتە خۆتی بدەیت هیچ سوودی هەیە ساتمەی دەکەی بەردەبیەوە بەخوای مرت دەبتە دە پارچە قڕت بەسە دەبی بەڵام کە لایتت لە پێشە خۆتدا بەرچاوی خۆت دەبینی ئەوەی بەرچاوی ئینسان ڕۆن دەکاتەوە ئەوەی دەبێتە نوری ناو قەبر ئەوەی دەبێتە نور و ڕۆناچی لە ڕۆژی قیامەت و لە سەپردی سەرات بریتە لە عەمەلی ساڵح لێ تەنها ئەوەی ئینسان سوودی لێ دەبینی لە ڕۆژی قیامەتێ عەمەلی ساڵحە لێ بزانە ما قەدەمەت وەئەخەڕەت ئەدی چی دواخست چەند جار ئێمە دەمانێت دەبا نوێژەکە بکەین سستی لێ دەکا تاخیری دەکا زۆر جاروی لە بیری دەکا زۆر جاروی نایکا تەمبەڵی دای دەگری سەدەقەیەکە نایکە ئیشەکی چاکە نایکە دەی جارێ گەنجم جائێرم هێشتان ماما لۆ ئەم چەفەی لەسەر بکەم خوشکەچی بەڕێز حتا ڕۆژێک دادێ مردی دەگاتێ لەو کاتەدا ئەو خوشکە بەڕێزە دەمری لە ناو بەرگەچی بێ شەرعیە چ جوابی خوای دەدەیەوە ما ئەخەڕەت چ دواخست لەو کاتە بەبیری دێت و ئەرێ لۆ تۆبەم نەکرد ئەرێ لۆ نوێژەکانم نەکرد ئەرێ لۆ سەدەقەم نەکرد لۆ باش نەبووم لە گەداک و بام لۆ خینەکەی خۆ بە باشی نەکرد ئەها ئەوە هەموو کردارەکانت دوات خست تاخیرت کرد پشتگوێت خست بەو ڕۆژە گەیشتی هۆی دابەزینی ئەو ئایەتە پیرۆزە عەلیمە النەفس ما قەدەمەت وەئەخەڕەت عیکریمە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەجێڕتەوە و دەفەرمێ ئەو ئایەتە دەربارەی ئوبەی کوڕی خەلەف دابەزی و هەندێک دەڵێن دەربارەی ئەشەدی کوڕی کلدەی جەمحی دابەزیوە ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ مەبەست لە ئایەتی یا ئەیوهە الئینسان ما غەڕەکە برەبیکە الکەریم یعنی سبب هۆی دابەزینی ئەو ئایەتە کە دەفەرمێ مەبەست لە مرۆڤ هەموو مرۆڤ دەفەرمێ مەبەست پێ وەلیدی کوڕی مغیرەیە یعنی سەبارەت وەکو عیکریمە دەفەرمێ ئوبەی کوڕی خەلەف یان هەندێک لە زانایانی دەفەرمون ئەشەدی کوڕی کلدەی جەمحی بووە و ئیبن عەباس دەفەرمێ مەبەست پێ وەلیدی کوڕی مغیرە بوو کە کافرێکی زۆر سەخت بوو بڕوای بە قورئان نەبوو خوای گەورە لە چەند شوێنی تریش لە قورئانی پیرۆز باسی کردووە خوای گەورە دەربارەی ئەو بێباوەڕە و هەموو ئەو کەسانی هاوشێوەیوین دەفەرموێ یا ئەیوهە الئینسان ئەی مرۆڤ ما غەڕەکە برەبیکە الکەریم تشتێک فریوی دای تشتێک هەڵی خەڵەتاندووی تشتێک لە خشتەی بردووی برەبیکە الکەریم کەوا لە خۆبایی بی بەرامبەر بەچێ بەرامبەر بەو خودای برەبیک ئەو خودای پەروەردیگاری توە زان پەروەردیگار معنی چی یعنی خەڵقی کردی فراموشی نەکردی ڕزقت دەدا بەخێوت دەکا چاکەی لەگەر کردی هەموو ئەو صفەتی ئەو خودایە سبحانه وتعالى برەبیک ڕەبە ڕەب خوا یعنی چۆن دایکەک پەروەردەی منداڵەکەی دەکا باوکەک دڵسۆزە لە بۆ منداڵەکەی ئەتوو دەچی قوتابخانەیەک مدیرەکی هەیە بەڕێوەبەری ئەو قوتابخانەیە خوای گەورە بەڕێوەبەری کەونە خوای گەورە بەڕێوەبەری ئەو بوونەوەرەی ئێمەیە وەکو مرۆڤێک ئەو هەموو جیهازەی ئەو هەموو ئامێرەی لە ناو لەشی ئێمەیە هەر هەمووی خوای گەورەیە سبحانه وتعالى بەڕێوەی دەبا بەچی لە بەخۆ دەنازی بە چ شتێک ئەتوو کوفر دەکەی بە چ شتێک ئەتوو بەدنمەچی و بێوەفایی دەنوێنی بەرامبەر بەخوا ناغەڕەک ئەخر ئەتوو چی فری و دەخۆی ئەتوو چی هەڵدەخەڵەتی ئەتوو چی خۆت بە گەورە دەزانی یەک دەمار لە لاشەی ئینسان زۆر جاروەیە خینی لە بۆ ناچی یان دەمارێک دەتەقی یان دەمارێک سز دەبی سبحان الله قۆڵک لایەکی ئینسان ئیشێ ناکە پێچی ئینسان ئیشێ ناکە چاوی ئینسان ناتروچێ لۆ دەنە وڵات دەماری زەعیف بووە سبحان الله هەیە هەستی بۆنی نامینێ لۆ لەبەرەوەی ئەو هەستا دەمارەکە وای کردی یان مەسەڵەن چەند هەستەوەرەی نمایە چ نیعمەتەکە خوا لەگەر ئێمەی کردووە یەک تاڵەمووی سەری ئینسان نیعمەتێکی خوایە چونکە ئەو تاڵەمووە ئەگەر دقەی یەک تاڵەموو بێتە خوارێ سەعاتێ دەکە 6 تاڵەموو سەعاتی ئەدی 24 سەعات دەکات چەند لەوەرە لێکی دەوە بە هەفتە چی دەبیە ئەسەرت ئەسڵع دەبی و کەچەر دەبی باشە ئەو بڕۆ بە 10 وەرەقی و بە 20 وەرەقی لەولا بڕۆ بنبەندی عەمەلیات مووی زەرعکەوە
ئەوزە حتا ئەوارە دەبی دەست بە دوعابی خوا دەبی شین بیت و یان شین نەبیت وەچی بە ئەوەی فەلاح کابرای جوتیار کە دەغری بە عەردی وەدەکات ئەوە نیعمەتی خوایە ما غەڕەکە برەبیکە الکەریم ئینجا خوای گەورە وەصفی خۆی دەکە ئەو خوای ئەتوو بەدنمەچی دەکەی ئەو خوای کە لوودبەرزی دەکەی لە ئاستی ئەلکەریم زۆر بەڕێزە خوا هەچەندی ئەتوو بێڕێزی بنوێنی بەرامبەری خوای گەورە هەر بەڕێزە خوای گەورە زۆر گەورەیە لێیە بەرامبەر بە خراپەیت و خراپەن لەگە ناکە خوای گەورە کافرە و ڕزقی دەدا کافرە و هەناسەی دەدا کافرە و وەکو من و تو دەژی بەڵام سزای خۆی لە ڕۆژی دوایی وەردەگری ئەوە کەرامەت و ڕێز و گەورەی ئەو خوای گەورەیە الذي ئەو خودای کەوا خەلەقەکە ئەتووی دروست کردووە خوای گەورە کە دەفەرمێ خەلەقەکە خوای گەورە خەڵقی ئینسان و هەموو بوونەوەری کردووە بەڵام خەڵقی ئینسان تایبەتە دەزانی خوای گەورە وەکو منەتێک لەسەر ئادەم دەفەرمێ خەلەقت بیەدەی ئەی ئادەم ئەمن ئەتوم دروست کرد بە هەردوو دەستەکانی خۆم بەڵام لە بۆ چیا لە بۆ دەریا لە بۆ زەریا لە بۆ ئاسمان لە بۆ زەوی لە بۆ ئەستێرەکان کە زۆر لە ئینسان گەورەترن بە حەجم و قەبارە نافرمێ بەدەستی پیرۆزی خۆم دروستم کردوون بەڵام ئینسان لەبەر گەورەیی لەبەر ڕێزی لەبەر حورمەتی خوای گەورە خۆی دەفەرمێ بەدەستەکانی خۆم تۆم دروست کردووە ئەی مرۆڤ الذي خەلەقەک ئەو خودای ئەتووی دروست کردووە فەسەواکە فەعەدەلەک کوی دروست کردووی فەسەواکە واتە بە شێوەیەکی جوان کەلیمەی سەوا واتە تەمەشای ئەو دەستت دەکەی لەگەر ئەو دەستت هاوسەنگە تەسویە واتە هاوشێوەی یەکترا چەند ناشرین بوو ئەگەر دەستی ئینسان چار پەنجە بە قەدەی ئەو دەی کورتتر بایە ئەو پەنجانەی ئینسان تەمەشاکە چەند جوانە خۆ ئەگەر یەک پەنجە خەلە لە چێبیجارێک کابرە پەنجەی بڕایتەوە ئەوەندا ئەوها پەنجەکەی قۆی دەشاتەوە چکە عیبەکە پێوەی دیارە تەمەشا بکە چ نیعمەتێکی خوایە پرچی ئینسان هەمووی بەیەک ئازدێ ئەدی ئەگەر بەهات بە داوەمووەک بە عەسب سەری دەری نابات یەکەچی 1 مەتر درێژ بایە ئەو تو دەچێ حەلاقی دەبای هەموو ڕۆژی لە ڕێی حەلاقی بی یان دەبای سفریکەی یان دەبای لێگەڕێی بەڵام ئەو نیعمەتی خوایە هەمووی بەیەک ئەوەی دێتن بەیەک ئاستی ئەو زەوەرە تەمەشا بکە خواردنەچی دەخۆی بەیەک ئەندازە لە بۆ میپرسی هەتا نینۆکی پێت هەمووی تەوزیع دەبی سوبحان الله هەمووی بەشی خۆی ئەو خۆراکی وەردەگری ئەوە ئەو خودایە فەسەواک ئەتوی ڕێک خستووە فعادەلەک ئینجا خوای گەورە سوبحانه وتعالى باڵایەکی ڕێک و پێچی دایتت عادەلەک زان عادەلەک معنەسیە یعنی بە ڕێک و پێچی بە قەدر و قامەتێکی جوان خوای گەورە ئەتوی دروست کردووە بەڵام تەماشای مەخلوقاتەکانی کەکە خۆشتر ڕەنگە 2 هەند 3 هەندی ئینسان بی لەگە ڕێزم لەوە مرۆڤەکات کاتی خواردن دەخوا دەبی سەری خۆی نیوکە لە بۆ خواردن تەماشا بکە دەبی سەری لە ناو کۆلێ بدێ دەبی سەری لە ناو دڕکودار بنێ ئەو جەبی خوا بەڵام مرۆڤ ئەو سەرەی نوێی ناکە لە بۆ هیچ خواردنەک دەستی خوای گەورە دەستی دایتێ بە دەستەکەی مراچی دەگری لە بۆ دەوی خۆی دەینی پاروەکەی بەرز دەکاتەوە لە بۆ دەوی خۆی چونکە هیچ شتێک لە ئینسان گەورەتر نییە تەنها خوای گەورە زۆر گەورەیە بۆیە دەبێت نیوچەوانی ئینسان دەبێت ئیلا لە خوای گەورە لەو عەردەدا بنرێ بزانە تەمەشا بکە خوای گەورە دەفەرمێ سەیری خۆت بکە ورد بۆ لە خۆت فی ئەی سوورەتی ما شاء ڕەکەبەک خوای گەورە لەس شێوەیەک لەس وێنەیەک لەس دیمەنێک ما شاء خوای گەورە ئەوەی کە ویستی لەسەر بوو بێت بەو شێوەی دروستی کردی یعنی وێنەی ئینسان چی هەڵی بژاردووە خوای گەورە سوبحانه وتعالى لەو توی دەقداناوە چەند میهمە کابراگە کۆشک و تەلارێکی زۆر جوان و دڕفێن دروستکە دەیباتەوە پارچەی دەرەوە مەهندس فران دروستی کردووە ئەندازیار فران زۆر زۆرە قەتعەکەش لێدا ئەندازیارەکە وەکو ڕێکلامێک وەکو دیعایەک لۆ خۆی بزانە خوای گەورە سوبحانه وتعالى تەسمیمی ئێمە شەکل و شێوەی ئێمە وێنە و دیمەنی ئێمە خوای گەورە وێنەی ئێمە کێشایە وەکو خوای گەورە دەفەرموێ هو الذي يصوركم في الأرحام كيف يشاء خوای گەورە ئەو خوایە ئەو زاتەیە وێنەی ئێوەی کێشاوە لە ناو ڕەحمی دایکتان بەو شێوەی کە خۆی ویستی لێیەتی بزانە ماشاء ڕەکەبەک ئینجا ئەتوی دروست کردووە کاتێک کە ئینسان لە ناو زجی داچیتی یەک دڵۆپە ئاوە دەبێتە پشکە خینەک لە پاشان دەبێتە پشکە گۆشتێک ئینجا لەو پشکە گۆشتە 2 چاو دروست دەبی لوتەک دروست دەبی دەم و ددان دروست دەبی گوێیەک دروست دەبی دەست و قاز دروست دەبی وردە ها ڕەکەبەک
هەمووی خوای گەورە لۆت ڕێک دەخات و پێتی دەدا. کەلا بەل تکەذیبونە بیدین، کەلا نەخێر ئەو بیر و بۆچوونەی بێ باوەڕان سەبارەت بە ڕۆژی قیامەت، سەبارەت بەو لە خۆبایی بوونەی خۆیان بەرامبەر بەخوا زۆر هەڵەن. نەخێر دوو ڕۆیشتون وەرن بگەڕێنەوە. ئەوانە بۆیە تووشی ئەو سەرگەردانی و سەر لێ شێواوی بوونە لەبەرەوەی ئەوان بەل تکەذیبونە بیدین، بەڵکو ئەوان بۆیە تووشی ئەو ڕسوایی دنیا و قیامەت دەبن، چونکە بڕوایان بە ڕۆژی دوایی نیە، بڕوایان بە ڕۆژێک نییە کە ڕۆژی تۆڵەسەنەوە و پاداشدانەوەیە. دین لە زمانی عەرەبی وشەی ئەدین واتە کەما تەدین و تودان، واتە چۆن ئینسان چ قەت بکە دەبی ئەوی بداتەوە. بزانە تەمەشا بکە چت قەت کردیە دەبی ئەوی بدەیەوە. لە ڕۆژی قیامەتێ لە دنیای چتان بێبی ئەوی بدووریەوە، واللهی چاکەتان بی لە ڕۆژی قیامەتی چاکەی دەدووریەوە. چونکە نیزامی خواوایە کابرای گەنمی بدور زۆی برین تۆ بکە قەت معقولیە گەنمی بدورتەوە، مەحاڵە کابرای گەنمی تۆ بکە معقولیە برنجی بدورتەوە. لە نیزام و سیستەمی خوانیە دە واللهی لە سیستەمی خوش وانیە کابراایەک چاکەی بکە تۆ سزای لێوە بگیرێتەوە لە ڕۆژی قیامەتی و بخرێتە ناو جەهەنەم، و کەسێک چاکەی بکە ناسە ناو بەهەشتێ. وئین عەلەیکم لەحافظین، کەواتە بزانن ئەی ئینسانەکان ئەگەر دەتەوێت سەربەرز بی، ئەگەر دەتەوێت سەحیفەی ئەعمالت پڕبی لە چاکە، ئەگەر دەتەوێت ڕۆژی قیامەتت پرشنگدار بی، سەربەرز بی لە ڕۆژی قیامەتێ، حسابی ئەو فریشتانە بکە کەوا چاودێرن بەسەرت. وئین عەلەیکم، کورە ئاگادار بن ئەی ئینسانەکان، گەورە و گچکەتان، جاعیر و پیرتان، ژن و پیاوتان، بزان وئین عەلەیکم، بێگومان هیچ گومان نییە سوێن بە ذاتی خوا عەلەیکم لەسەر ئێوەمان داناوە چی؟ لە حافظین، چەندین چاودێر. دەزان گەورەترین چاودێری ئینسان چێیە؟ خوای گەورەیە سوبحانەه وتەعالە. بزانە ئین ربکە إن الله كان عليكم رقيبا، خوای گەورە سبحانه وتعالى لەسەر ئێوە ڕقیبە، چاودێرە. اینجا جگەلەوە خوای گەورە دوو فریشتەی لەسەر شانەکان دایە، هەموو ڕۆژی دوو راپۆرتی سەرشانی تو بەرز دەکرێتەوە لە چاکە و لە خراپە، فریشتەی شەو فریشتەی ڕۆژ، هەر هەموو ڕۆژێ یەکێ دوو راپۆرت دوو وەرەقەت دەبن لە سەحیفەی ئەعمالی چاکە لە سەحیفەی ئەعمالی خراپە، بەرز دەبتەوە. ئەو پەڕاوانە هەمووی دەبێتە کتێبێکی زۆر ئەستور، زۆر زەبەلاح، زۆر گەورە، دەبێتە تەوقەت بمردووە دەنووسێ. لێ زۆر ئاگادار بە، ئاگادار بە هەر ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد، هەر قسەیەک بکەی ئیلا مەلائیکەتێکی تۆمارکار لەسەریتی و تۆماری دەکا. ئەو دوو مەلائیکەتە فریشتەیەش کیرامن کاتبین، زۆر بەڕێزن، کیرامن بەڕێزن. لێ خوای گەورە دەفەرمێ بەڕێز هەتا شەرمی لێ بکەیت. کورە ئینسان حیف و مخابنە شەرم لە خوانەکە، شەرم لە فریشتەی خوانەکە. کاتبین و ئەو فریشتانەش سیفەتیان وایە، بۆیە خوای گەورە دایمی تاکە کردارێکی پێسپاردون ئەوی چییە؟ کاتبین واتە نووسەرن لەسەر هەموو کردارەکانی ئێوە، هەموو کردەوەکانتان دەنووسی. یعلمون ما تفعلون، ئاگادارن بە هەموو کردەوەکانی ئێوە، لەگەرتانن. بزانە تەمەشا بکە خوا ئینسان کاتێک گوناحێک دەکا، تاوانێک دەکا، دەبی هەست بۆی بکە فریشتەکن لەگەرە، شەرم لە خوا بکە، شەرم لەو فریشتەی بکە، دوورکەوە لەو گوناح و تاوانە. ئین الئەبرار لەفی نەعیم، ئینجا خۆشی و ئەو کەسانەی کەوا چاکەکارن. بێگومان خوای گەورە دەفەرمێت چاکەکاران ئەوانەی چاکە دەکەن، ئەوانی سەحیفەی ئەعمالیان پڕ دەکەنەوە بە چاکە، لەفی نەعیم بەڕاستی بەبێ شک و گومان لە ناز و نیعمەت و خۆشیەکی زۆر گەورەدان. کەوا خۆشیەکان ئێوەیە کاتێک کە دەمرن بە سەربەرزی دەمرن، قەبرەکەیان لۆیان دەبتە مێرگەک لە مێرگەکانی بەهەشت. لە ڕۆژی قیامەتی لەژێر سێبەری عەرشی خوان، لەژێر ئاڵای لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله حەشر دەکرێن، لەسەر پردی سرات بەبێ خەوف و خەتەر دەپەڕنەوە، وەک کۆتاییش دەستنە بەهەشتێکی پڕ لە ناز و نیعمەت. بەڵام وئین الفجار لەفی جەحیم، فجار معنای چێ؟ معنای چییە؟ ئەوانەی خراپەی زۆر قێزەون دەکەن، ئەوانەی زۆر خراپەکارن، یان خراپەکانیان گەورەیە، یان تاوان و خراپەکانیان گەلک 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 زۆرە. وئین الفجار
برین حەجبی گوناحەکەیان گەورەیە ژمارەشی زۆرە ئەوانە هەمیشە و بەردەوام لە ناو گوناهدان لەفی جەحیم ئەوانە لە ڕۆژی قیامەتێ لە چێن دەردان لە ناخۆشی لە ناو سزادان لە کاتێک دەستنە ناو قبر کاتێک دەمرن ئەوانە تەوفەتهم المەلائکە مەلائکەتەکان ڕوحیان دەچێشن یەضریبونە وجوههم وئەدبارهم لە ڕوویان دەدەن و لە پشتیان دەدەن بزانە تەمەشا بکە بەو حاڵەی دەمرن کاتێک دەخرێنە ناو گۆڕ ناو قەبرەکەیان ئەو قەبر دەبێتە قۆرتێک لە قۆرتەکانی ئاگر لە ڕۆژی قیامەتێ لە ناخۆشترین کاتدان لە ناو ئارەقەی خۆیان نقم دەبن لەسەر پردی سڕات حتا بنەی جەهەنەمێ هەر دەدێرێن خوای گەورە هەموو لایەکمان ستر و سەلامەت بکە لەفی جەحیم لە ناخۆشیدان ئەوانە یەصلەونەها یەومە الدین ئەوانە لە ڕۆژی قیامەتێ کەینێ دەقرێنە ناو ئەو جەهەنەمە کەینێ دەستنە ناو جەحیم یەصلەونەها دەخرێنە ناو جەهەنەم کەلیمەی یەصلەونەها بە معنەی خستنە ناو دێ بە معنەی سوورکردنەوەش دێ سەڵی لە زمانی عەرەبی واتە سوورکردنەوەی شتێک و مریشکێک سۆر دەکەی و ئەوها دەسوڕە لە ناو فڕنی زۆر دە بە پێش مەطعەمەکاندارەی دەوەچی دوندوچی کەوی لێ هاتیە ئەوەش ئەو ئینسانە ئەو هەل ناو جەهەنەمێ سبحان الله ناو ئاگرەکەی مەلەی دەکەن سوور هەر سۆر دەگرێنەوە كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها کاتێک پیستەکانیان هەمووی دەڕزێتەوە کاتێک هەمووی دەسووتێ جارێشتر پیستێچکەیان لە بۆ نوێ لە بۆ دادەدرێتەوە یەصلەونەها یاخود فرێ دەدرێنە ناو جەهەنەم زۆر بە بێ ڕێزی چکە ئەوانە هیچ خاوەنی ڕێزێک نەبوونا ڕێزیان لە خۆیان نەگرت بۆیە زۆر بە بێ ڕێزی فرێ دەدرێنە ناو یەصلەونەها یەومە الدین دەسنەنا ئەو جەهەنەمە لە ڕۆژی قیامەت کە یەوم الدین واتە ڕۆژی پاداشت و سزا وما هم عنها بغائبین ئەوان هەرگیز ناتوانن خۆیان بدزنەوە لە جەهەنەم یعنی غائبین زۆر جاروێ تەڵەبەیەک تەمەشا دەکا غایب دەبیتن ناستە مەکتەبێ یان لە پۆرێ خۆی لە ساحەک لە جێکی دەشارتەوە ناستە دەرسی مامۆستایەکەی دەرن غایب بوو بەڵام ڕۆژی قیامەت و ناو جەهەنەم هیچ کەسێک نییە بتانی خۆی ڕزگار بکە خۆی بدستەوە لە عەزابی خوا لە جەهەنەمی خوا دەجێڕنەوە دەڵێن یەکێک لە پیاو چاکان پیاوەکی زۆر ساڵح و لەخوا ترس بوو یەکێک هاتەکەنی گۆتی قوربان ئەمن دەق بە گوناه کردووە دەق بە گوناه گرتووە ئەس دەمێت تۆبەی بکەم بەڵام خۆم پێڕاناچێت ناتەم واز لەو هەموو گوناهی بینم وتی ئەم چەند شتەکت پێ دەڵێم ئەگە ئەو شتانت پێکرا گوناهەکان بکە وتی لە پێم دێ بزانم چ بکەم گوتی ئەگەر گوناهت کرد لەبن ئاسمانی خوای بڕۆ دەرێ چکەوەتو معقول نییە سەقفی خوایە ئاسمان خوای گەورە سێبەرێکی لۆ لەبژێر سێبەری خوای گوناحی مەکە جەوە گوتی کو دەکرێت ئێدە باشە گوتی ئەگەر ئەوت پێ ناکرێ ئەگەر گوناهت کرد لەسەر عەردی خوا لەسەر مەملەکەتی خوا بڕۆ دەرێ لە شوێنێک گوناه بکە کە مورچی خوا نەبی کە عەردی خوای نەبی ئێگوتی وەڵڵاهی ئەوەش ناکرێ گوتی باشە ئەوەش کە ناکرێ ئەگەر دەتەوێ گوناهی بکەی لەو کاتەی مەلەکول مەوت دێ ڕوحت دەچێشی گوتی ئەگەر ئەو جارە ویستت گوناهی بکەی ڕزقی خوای مەخۆ ئێگوتی هەرچی بخۆم ڕزقی خوایە گوتی باشە ئەوەش پێ ناکرێ ئەگەر ویستت گوناهی بکەی فکرکەوە لەو کاتەی مەلەکول مەوت دێ ڕوحت بچێشی لەبەری هەرێ ڕوحی خۆتی مەدێ برێ نادەمێ دەگوتی کەس خۆی لێ پێ ڕزگار بووە هەتا ئەم خۆم پێ ڕزگار بی گوتی ئەوش پێ ناکرێ گوتی دەباشە گوتی ئەگەر ئەوش پێ ناکرێت لە ڕۆژی قیامەتێ کاتێک مەلائیکەتەکات فرێت دەدەنە ناو جەهەنەم لەگەریان مەچوو خۆت ڕابچێنە هەرێ لە بەدەستیان ئێگوتێت کو ئینسان دەرەقەتی مەلائیکەتی خوادێ دەگوتی ئەوەندەت بەسە گوتی وەڵڵاهی ئەوەندەم بەسە بەڕاستی بەسە ئەو مەوعیزەیە بەڕاستی کەس لە جەهەنەمی خوا ناتوانێت ڕابکە ڕزگاریان نابی وما ئەدراکە ما یەوم الدین ئەو ڕۆژی پاداشت و سزایەتیە ئەی محەممەد المستەفا صلى الله عليه وسلم ڕۆژێکی هەندە سەختە ڕۆژێکی هەندە گەورەیە حتى ئەتوش چونکە بە چاوی عینە اليەقینی خۆت دەدیتوە نازانی چ ڕۆژەکە ئەو ڕۆژە ثم ما ئەدراکە ما یەوم الدین جارێشتر ئەی محەممەد المستەفا دیسان پێت دەڵێینەوە ئەتوش نازانی ڕۆژی قیامەت ڕۆژی پاداشت و سزا چ ڕۆژێکە چەند گەورەیە چەند زەحمەتیە لۆ ئینسانی خراپ و چەند ڕۆژێکی خۆشە لۆ باوەڕدار و ئینسانە چاکەکان ئەو ڕۆژەیە یەومە لا تەملیک نەفس لنەفس شەیئا ڕۆژەیە لا تملك نفس لنفس شيئا هیچ کەسێک لە بۆ هیچ کەسێک شتێکی پێ ناکرێت سبحان الله باب لە بۆ منداڵ برا لە بۆ برا ژن لە بۆ
پیاوی خۆی مێرد لە بۆ ژنی خۆی ئەوەی کە زۆ زۆر دڵسۆزە هیچی پێ ناکرێت هەر بەس بیدە بەر چاوی خۆت خۆشەویستترین کەست لێ دەبری خۆشەویستترین کەس جاروێت تەمەشارێکی بابک پشتە لە بۆ منداڵەکان لە تەمەنێکی زۆر هەستیار بابەکە وەفات دەکات منداڵەکان هەمووی وردن هەر هەمووی نوزە نووزیتیان هەر هەمووی دەگریێ هەتا ڕۆخی قەبرەکە دێن یەک کەس ئامە وڵی جاری وەیە جەنازە شۆڕ دەکرێتەوە یەک کۆمەرە خزم و کەس و هەر یەکە خۆی دەدستەوە چکە دەترسێ بستە ناو قەبرەکەی شۆڕی کاتەوە ها ئەوە حالی ڕۆژی قیامەتەیە کەس نییە لەگەرتە تەناو قەبرەکە بێ چەند زەحمەتە ئەدی ڕۆژی قیامەتێ لێ یەومە لا تەملیک نەفس لنەفسی شەیئا هیچ کەسێک هیچی پێ ناکرێ هیچ کەسێک هیچی لە دەست نییە لە بۆ کەسێکتر مەگەر شەفاعەتی خوا کە ئەویش خوای گەورە ئیزن بدا لە بۆ چەند کەسێک و لە بۆ چەند کەسێکەوە شەفاعەتیان لە بۆ بکرێ ئەو ڕۆژە والأمر يومئذ لله فەرمان بڕیار تەنها بڕیار لەو ڕۆژەدا بڕیاری خوای گەورەیە سوبحانه وتعالى تاکە کەسێک کە قسا دەکا خوای گەورەیە تاکە کەسێک کە بڕیار دەدا خوای گەورەیە تاکە کەسێک کە پاداش دەداتەوە خوایە ئەو خودایەیە لە ڕۆژی قیامەتێ يوم لا يتكلمون إلا من أذن له الرحمن هیچ کەسێک نوقەی لێوە نایە ئللا کەسێک خوا مۆڵەتی بدا وەکو پێغەمبەری خوا کە ئیزن لە خوا دەخوازی خوای گەورە مۆڵەتی دەدا شەفاعەت بدا بکاو و هەروەها خوای گەورە چینە خەڵکەجیش مۆڵەت دەدات و ڕێیان پێ دەکە شەفاعەت بکەن بە کورت و پوختی سود و پەنجا هەڵێنجراوەکان یەکێ لە نیشانەکانی ڕۆژی قیامەت گۆڕانکاریە لە سیستەمی ئەو دروستکراوانەی خوای گەورە خاڵی دووەم ناخۆشی و تاقیکردنەوەکان داخۆشی و تاقیکردنەوەی خوای گەورە لە بۆ مرۆڤ بۆ ئەوەیە تاکو ئینسان پەشیمان ببتەوە بەرەو خوای گەورە بچی ئەوجا هەر تاقیکردنەوەیەک ئەگەر ئینسان بەرەو خوای چوو ئەوە ئیمتیحانە ئەوە پلە بەرزبوونەوەیە بەڵام ئینسان ئەگە زیاتر بەرەو بێدین و چوو ئەوە ئینتیقامە ناخۆشی لەسەر ناخۆشی ڕوو لە ویسانەی دەکاتن خاڵی سێم بەناسین و شارەزابوونی مرۆڤ لە خودی خۆی مرۆڤ دروستکراوەکانی دەوروبەری باشتر و زیاتر خوای گەورە دەناسیتن خاڵی چوارەم هەروەک ئەندامەکانی لەشی مرۆڤ بە ئەندازە و ڕێژەی دیاریکرا و دروستکراوە و سیستەمی بارودۆخی ڕاوەستانی تەندروستی مرۆڤیش بە هەمان شێوەیە ئێستا تەمەشا بکە ئێستا چاوی ئینسان ئەگەر یەکەچی هەر یەک ڕەنگەکبی یەکەچیان گەورەبی یەکەچیان گچکەبی جێی ئینسان یەکەچی گەورەبی یەکەچی گچکەبیتن یەک ڕوو لەلایەکی چەند ناشرینە واللهی سیستەمی ناخی ئینسانی جوایە زەخت سوکەری و هەروەها لێدانی دڵ هەمووی ئەندازی دیاریکراوی لە بۆدا حتا سووری خوێن خاڵی شەشەم مرۆڤ بە بیرکردنەوە لە خۆی بە بێهێزی خۆی دەزانێت گەورەی خوای گەورەی بۆ بە دەردەکەویتن کاتێک کە ئینسان بیر بکات و لە خودی خۆی ئەوجە دەزانی ئەو ئینسانە چەند بێدەسەڵاتە بەرامبەر بەخوایەکی عەظیم خاڵی هەفتەم خدای گەورە وەسفی فریشتە دووسەرەکانی خۆی دەکات بە چوار وەسف یەکەم پارێزەری هەموو کردەوەکانن خاڵی دووەم زۆر بەڕێز و ڕێزدارن خاڵی سێم نووسەری کردەوەکانی مرۆڤن چارەم زانا و ئاگادارن بە هەموو کردەوەکانی مرۆڤ خاڵی هەشتم چاکەکاران دەخرێنە بەهەشت خراپەکاران دەخرێنە دۆزەخ کاوا بوو چاکەی هیچ کەس سوودی نییە لە بۆ کەس ئەوەی ئینسان وابەستەیتی پێوە چاکە و خراپەیە چاکت کردبی بەرەو بەهەشتە خراپەت کردبی دەچێت جەهەنەم یعنی حتا شەفاعەت لە بۆ ئینسانی بێباوەڕ نییە مەگەر کەسێک هەندە گوردە گوناحی هەبی پێغەمبەری خوا شەفاعەتی لە بۆ دەکات خاڵی تەوەری شەشەم لە تەفسیری ئەو چەند سوورەتە پیرۆزە چەند ڕوونکردنەوەیەک یەکێ لەو ڕوونکردنەوانە فەرموودەی پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا لە دەربارەی ئەو دوو فریشتە بە ڕێزەی سەرشانی مرۆڤەکان دەفەرموویە ئەکریموا الکیرام الکاتبین دەفەرمووی زۆر ڕێز بگرن لەو دوو فریشتەی کەوان نووسەری کردەوەکانی ئێوەن الذين لا يفارقونكم کە هەرگیز لێتان زیان نابنەوە إلا عند حالتين مەگەر لە دوو حالەت لە دوو کات الجەنابەة والغائط لەو کاتە ئینسان جەنابەتی لەسەربی يعني سبحان الله جەنابەت لەسەر هەندە شتێکی خراپە مەلائیکەت و فریشتەی چاک لێی بەدوور دەکەوی والغائط ولو كاتي إنسان دستسر أو لو يبيغمبري خواد فربي صلى الله عليه وسلم فإذا اغتسل أحدكم فليستتر بجرم حائط أجر إنسان خوي شوشت بالروتي خوي بالنشاني خلق ندى أجر لا ديوارة مالك شبي خوي بدأت بنا خوي درنخا خلق بي بينتك أو فريشتانة ديبين
أو ببعيره يعني خوي بدات پنای عشترەکەی أو ليستره أخوه يعني با مسلمانك أو هپردەی لێ بکەن لێ نەگەڕێن خەڵک بیبینیتن. وهروها پێغەمبەری خوا لە حەدیثێک دەفەرمێ إن الله ينهاكم عن التعري واتە بخوای گەورە قەدەغەی کردووە لە ئێوە بەڕووتی خۆتان ڕوودکەنەوە فاستحيوا من ملائكة الله الذين معكم شرم بکەن لەو دوو مەلائیکەتی کە لەگەڵتانن الكرام الكاتبين كدو ملائكتي نوسري زور بريزن الذين لا يفارقونكم إلا عند ثلاث لسيكات لتان جداد بنوا الغائط والجنابة والغسل لكاتي كإنسان دستسر آو لكاتي كإنسان لجگرانا لكاتي كإنسان غسلي لسرا إنجا پیغمبر دفرمي اگر غسلتان لخو دركت خوتان بدنا پناي ديوار يا خود بعشتكي خوتان پنا بگن أو حديثش شيخ الباني رواياتي كدي هتصد سندكي لا وازا لكوتايدا دبارينو لخواي قورا درين يا ربي خوايا أو يوتمانو أو يديلين بإخلاص لمن قبول كي يا ربي خوايا أو يوتمان ببيت ماي سود بخشي دنيا وقيامة مان لو خومانو لو هموم مسلمانان وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.